وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. مادەم خوای گەورە پێویستی بە پەرستشەکانی ئێمە نییە، کەواتە بۆ بەویست و ئارەزووی خۆمان پەرستش ئەنجام نەدەین. هەستی پەرستش لە مرۆڤدا تایبەتمەندی پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ناسینی خوای گەورەدا جەللە جەلالوهو هەیە. واتە مرۆڤ لەلایەکەوە تابلۆ و دیمەنە ناوازەکان دەبینێت. بۆ نمونە تابلۆکانی ڕێسا و یاسا و ڕێک و پێچی دەبینێت و لەوەوە بەرەو ئەو یاسا دانەر و ڕێسا سازە دەڕوە کە ئەو یاسا و ڕێسا دەراسایی داناوە، کەواتە بەم جۆرەیە. ئەوەی بتوانێت بە وردی و بە وریاییەوە تەماشای گەردوون بکات، هیچ شتێک بێ ڕێسا و بێ ئامانج نابینێت و لەوەشەوە تێدەگا کە پێویستە لەسەر خۆیشی بە گوێرەی ئەو یاسا و ڕێسایە جمجۆڵ بکات. بە هەمان شێوە ئەگەر مرۆڤ لە ڕووی جوانی و ئیستاتیکاوە تەماشای بوون بکە، بە ئەندازەیەک جوان و ناوازە دەیبینێ کە وێناکردنی شتێکی لەوە جوانتر مەحاڵ دەبێت بۆی، لە ڕووی مرۆڤەوە بۆ ڕووی گۆی زەوی و لەوەشەوە بۆ ڕووی ئاسمان کە بە ئەستێرەکان زاخەوتراوە. جوانیەکی هێندە ئەفسوناوی و ئەدایەکی هێندە سەرسوڕهێن و شێوازێکی سەرسامکەری هێندە شیرین بەدی دەکرێ کە ناگونجێ ئەو هێڵ و هاوسەنجی و ڕەنگانە ببینێت و ئەو زاتە نەبینێت و نەیناسێت کە ئەو پێشانگان ناوازە و سێحراویەی خستۆتە بەرچاوان. وەدبوونەوە و بیرکردنەوە ئافاقی و ئەنفوسیەکان هێندە ئیلهامی شیرین بە مرۆڤ دەبەخشن و هێندە دەیخرۆشێن و لەم تابلۆوە بۆ ئەو تابلۆ دەیگوازنەوە کە لە ناخیدا وەک منداڵ حەزی هاوارکردن و بازبازێنی تێدا دروست دەکەن. ئێمەمانان بە بینینی هەڵنیشتن و هەڵفڕینی ناوە جوانەکان کە چەشنی پەپولە لەسەر جوانترین کار و جوانترین بەڕێوە برنەکان دەنیشنەوە، دەکەوینە چەپڵە ڕێزانکردنی ئەو سیفاتە جوانانەی کە سەرچاوە و کانگای جوانیەکان و خۆمان و هەستە مرۆییەکانیشمان لە خۆیاندا دەتوێننەوە و لە بەرامبەر خاوەنە شکۆمەندەکەیانەوە بە سەرسامی و حەیران بوون و ئەدەبەوە لەسەر خۆمان دەچین. لەلایەکی دیکەوە هەموو شتێک لەم گەردوونەدا وەک بڵێیت لە شوێنێکی دیکە ئامادە کراوە و خراوەتە خزمەتی مرۆڤەوە. گۆی زەوی بەو نیعمەتانەوە کە هەندێکیان بە شێوەیەکی لە قوتوندرا و چەشنی میوەکان پێشکەشمان کراون، بووەتە سفرەیەکی فراوانی نیعمەتەکان و باخچە و درەختەکانیش بوونەتە میوە فرۆش بۆمان. مرۆڤ ئەو کاتەی دەست بۆ ئەم نیعمەتانە دەبات کە خراونەتە بەردەمی، هەست بە خاوەنی ڕاستەقینەی نیعمەتەکان دەکات و خۆی لە ڕەهەندێکی جیاوازی حەز و ئارەزوو سەرسامی و حەیران بووندا دەبینێتەوە. ئەگەر منداڵ بەبوونەوەرێکی خاوەن هەست و شعور هەژمار بکەین، دەتوانین بڵین منداڵ کاتێک دەم دەنێت بەو مەمکانەی دایکەوە کە سەرچاوەی ڕەحمەتن، ژەمە خۆراکێکی زۆر بە سوودی ئامادەکراوی دەست دەکەوێت و هەست دەکات ئەوە لە دنیایەکی دیکەوە فریای ئەو خراوە و لە پشت ڕووداوەکانەوە هەست بە کەسێک دەکات کە ئەو نیعمەتە دەراسایی بۆ ناردووە و ئەو بەخششە مەزنەی لەگەڵ کردووە و بیری لێ دەکاتەوە و بەرامبەر نیعمەتەکانی دەچەمێتەوە. بەڵێ هەموو نیعمەت و بەخششێک لەلایەکەوە ئاماژە بۆ خاوەنی ئەو نیعمەتە دەکات و لەلایەکی دیکەشەوە زۆرمان لێ دەکا ڕێزی ئەو بەخشندەیە بگرین. لە هەر شوێنێک تابلۆیەکی نیعمەت، جوانی، یاسا و ڕێسا هەبێت، دەبێت هەر لەو شوێنە لە بەرامبەر ئەوانەوە تابلۆی پێزانین و حەیرانبوون و بەندایەتی هەبێت. واتە دەبێت بەرامبەر خۆناساندنەکانی خوا جەللە جەلالوهو ڕاستەوخۆ بە بەندایەتی وەڵام بدرێتەوە. لەمەوە موعتەزیلە و تا ڕادەیەک ماتوریدیەکانیش کە لە بیر و باوەڕدا ماتوریدی ئەو مەزهەبەیە کە ئێمەش باوەڕمان پێیەتی دەڵێن ئەگەر هیچ پێغەمبەرێکیش نەهاتایە و هیچ ڕێنمونی کەرێک ڕێنمونی مرۆڤەکانی نەکردایە، مرۆڤ ناچار بوو پاش تەماشاکردنی ئەو حەقیقەتانەی بەڕووی گەردووندا بڵاو کراونەتەوە خوا بناسێت و بە گوێرەی ئەوە جموجۆڵەکانی ڕێک بخات. دەگونجێت چەندین نمونە لەسەر ئەم بابەتە لە بیر و باوەڕی ماتوریدیەکاندا بهێنرێتەوە. بۆ نمونە هەندێک لەو کەسانەی لە دەوری پێغەمبەری سەردار بوون صەڵی الله عەلەیه وسەلەم لە حەرەمی ئەو کەعبەیەدا پەروەردەکرا بوون کە ئەو کاتە پڕ بوو لە بت و کەسێکیش نەبوو بە ڕێگای خۆیان ئاشنا بکە
پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم پێشتر خۆیشی لەسەر مەسەلەی یەکتاپەرستی شتێکی پێ نەگوترا بوو، بەڵام هەروەک کابرای دەشتەچی دەڵێت: البعرة تدل على البعير والأثر يدل على المسير فسماء ذات أبراج وأرض ذات فجاج وبحار ذات أمواج ألا تدل على السميع البصير. بەڵێ، ئەمە قسەی کەسێکی دەشتەچیە. ئەگەر کەسێکی دەشتەچی وا بڵێت کە لە شوێنی خۆی و لە لم و بیابان زیاتری نەدیوە، دەبێت خەڵکی دیکە چی بڵێن؟ پێغەمبەری سەردارمان صلی الله عليه وسلم بە تێگەیشتنێکی زۆر فراوانەوە هاتبوو بۆ ڕزگارکردن و بەرزکردنەوەی مرۆڤایەتی. ئەگەر ئەم دەربڕینە گونجاو بێت دەکرێت بڵێین ئەو مرۆڤێک بوو لەسەر و مرۆڤەوە. ئەو بەو تێگەیشتن و ئیدراکەوە کە پێی درابوو واتای حەقیقی گردوون تێگەیشت بوو پێش ئەوەی ببێتە پێغەمبەر، لە کتێبی گردووندا هەستی بەبوونی خوای گەورە جەل جەلالوه کردبوو. پاشان دەستی کردبوو بە گەڕان بە دوایدا و لە ئەشکەوتی حیرا دەستی کردبوو بە بەندایەتیکردن بۆ ئەو خوایە. لە یەکێک لە فەرمودەکانی سەرەتای بوخاریدا خاتووە عایشەی دایکمان کە ئەویش لە خاتوو خەدیجەی دایکمانەوە دەیجێڕێتەوە کە لەو ماوەیەدا پێغەمبەری خوا زوو زوو چووەتە ئەشکەوتی حیرا و لەوێ خۆی بۆ پەرستش یەکلایی کردووەتەوە و هەندێک جار بۆ کۆکردنەوە و بردننی ئازوقەت چووەتەوە بۆ ماڵەوە. لە ڕاستیدا ئەمانە پێمان دەڵێن کە مرۆڤ دەکرێت بە ئیدراک و تێگەیشتنی خۆی هەندێک شت بدۆزێتەوە و پاش دۆزینەوەی ئەو شتانەش تا ئەندازەیەک دەتوانێت پەرستش بۆ خوای گەورە جەل جەلالوه بکات. هەر لەم بابەتەدا قسەکانی زەیدی کوڕی عەمریش لەسەر پێخەفی مردنەکەی شایەنی ئەوەیە لەسەری بوەستین. زەید مامی حەزرەتی عومەر بوو. لە سەرمەرگدا هەموو ئەندامانی خێزانەکەی کۆ دەکاتەوە لە دەوری خۆی و هەندێک شتیان سەبارەت بەو پێغەمبەرە پێ دەڵێ کە لە داهاتوودا دێ. ئەو پیاوە لە تەمەنی خۆیدا بە پێغەمبەرایەتی پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم ڕانەگەیشت. واتە ئەسپەکەی تاودا و تا کەناری دەریاکە گەیشت، بەڵام نەیتوانی فریای کەشتەکەی ئیسلام بکەوێت. ئەو بە هەموو ڕوحیەوە هەستی بە ئەتمۆسفێری حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم و حەقیقەتی ئەحمەدی دەکرد و هەتا خانەکانیشی لەو هەستە تێر ببوو، بەڵام نەیدەتوانی ناوێک لەو هەستانەی بنێت. لە سەرمەرگدا بە ئەندامانی خێزانەکەی دەڵێ نورێکی خوا لە ئاسۆدا هەیە، باوەڕم وایە کە ئەو نورە لە داهاتوودا دەردەکەوێت. لە ئێستاوە هەست دەکەم نیشانەکانی ئەو نورە بەسەر سەرمانەوە دەبینم. پاشان ڕووی قسەکانی دەکاتە خوا و بەم شێوەیە هەستی خۆی دەردەبڕێ. ئەی بەدیهێنەری مەزن، من بە تەواوی نەمتوانی تۆ بناسم. ئەگەر بمناسیتایە یەک جار سرم لەسەر زەوی بۆ دادەنایت و جارێکی دیکە بەرزم نەدەکردەوە. هەروەک لێرەدا دیارە ئەگەر ویژدانێکی ڕوون و پاک و پوخت بە بتپەرستی پیس نەبوو بێت و بڕیاری پێشینەی لەسەر بابەتەکان نەدابێت، کاتێک تەماشای گردون و ئەو یاسا و ڕێسا و هاوسەنجەی ناوی دەکات لە نێو ئەو گونجان و هارمۆنیانەدا، ئەویش خۆی ڕێک دەخات و ئاکاری بەندایەتی لە خۆیدا دروست دەکات و پەرستشی خوای گەورە دەکات. کەواتە ڕاستەوخۆ پاش زانین و ناسینی خوای گەورە پەرستشکردن دەست پێ دەکات. بەڵێ، مادام خوایەکەیە کە بە 1001 جۆر نیعمەت ئێمە پەروەردە دەکات و پێمان دەگەیەنێت، کەواتە بەندایەتیش هەیە. خوای گەورە ئەو هەستی بەندایەتیەدا دەڕێژێت کە لە ویژدانی مرۆڤدا هەیە. لە هەندێک کاتدا مرۆڤ لە عەشق و هەیەجانی خواییدا نازانێت چی بڵێت. بۆ نمونە سەر لەسەر زەوی دادەنێم و هەتا ڕۆژی قیامەت بەرزی ناکەمەوە. لە بەرامبەر گەورەی تۆدا هەمیشە پشتم چەماوە دەبێت. یان هەر وەک ڕەجایی زادە ئەکرەم دەڵێت خوای گەورە کوڕانت تا سەری لەسەردانێم. هەروەها یەکێکی دیکەش دەڵێت خوایە گیان کوا ئەو دەستە پیرۆزت کە هەمیشە بەسەر سەرمەوە هەستی پێ دەکەم. ئالێرەدایە کە وەحی ئاسمانی هاوڕێ لەگەڵ فیکری بەندایەتی ڕاستەقینە و شێواز و تێگەیشتنی بەندایەتیەوە دێت و ناهێڵێت لە بیرکردنەوەکانماندا تووشی خزان و کەوتن ببن و عەشق و هەیەجانەکانمان بە گوێرەی فەرمانەکانی بەدیهێنەر ئاراستە دەکات. واتە خوای گەورە بەو بەندەیە دەڵێت من خوای تۆم و تۆش بەندەی منیت. تۆ لە ڕێی نیعمەتەکانمەوە منت ناسی،
منیش ئەوە ڕێوشوێنەکانی بەندایەتیکردنت نیشان دەدەم. تۆ بەم شێوەیە دەتوانیت بێیتە حزوری من، دەبێت لە سەرەتادا دەستنوێژ بگیرێت. دواتر کاتی دەستپێکردن بۆ ئەوەی نەفسی خۆت لە سێدارە بدەیت دەڵێیت: خوای گەورە، تەنها تۆ گەورەیت، هەموو شتێک جگەرە تۆ بچووکە و ئیدی دەستە و نەزەر لە بەرامبەر مندا دەوەستیت. هەتا بکرێت دەبێت هەوڵی قوڵبوونەوە و چڕبوونەوە بدەیت لە حزوری مندا. دەبێت لە سێبەری میعرازدا هەستی ئەوە تێدا دروست ببێت کە بە ڕۆح بەرز ببیەوە بۆ ئەو شوێنانەی سوڵتانی پێغەمبەران بۆی بەرز بووە، هەتا دەتوانیت بەرز دەبیتەوە و دواتریش بە هەستێکی ئاوێتەی سوپاسگوزاریەوە دەچیتە ڕکوع، لە ڕکوعیش دەچەمیتەوە و دەچیتە ڕەهەندێکی دیکەوە، پاشان سوزدە دەبیت. لە چوارچێوەی توانەوە و خاکەڕایی سوزدەیشدا دەگەیتە ڕەهەندێکی دیکە، پاشان هەڵدەستیتەوە و هەناسەیەک دەدەیت. اینجا بە هەستی گەڕان بە شوێن شتێکی نوێدا سوزدەی دووەم دەبیت. دواتر لە ویژدانی خۆتدا گوێت لەوە دەبێت کە نزیکترین کاتی بەندە لە خواوە ئەو کاتەیە کە لە سوزدەدایە. کاتێک سوزدە دەبن دوعا زۆر بکەن، پاشان بەنهێنی ئایەتی وتقلبك في الساجدين ئەو زاتە تۆ دەبینێت کە چۆن لە ڕیزی سوزدە بەراندا هەڵسو کەوت دەکەیت، لەگەڵ ئەو کەسانەدا کە سوزدە دەبن و لول دەخۆن و دەچەمێنەوە. لە نوێژی ڕاستەقینەدا هەر کەسە و بەپێی تواناکانی خۆی میعراج دەکات، کە لە ڕاستیدا ئەسڵی نوێژیش هەر ئەوەیە. کەواتە پەرستش واتە ئیمانهێنان بەخوا و داڕشتن و ئاراستەکردن و فۆرمولەکردنی ناسینی ذاتی خوا و ئەو شتانەی کە دەبێت بە خۆشەویستی و سەرسامیەوە وەک دەرەنجامێکی ئەو ناسینە ئەنجام بدرێن بە گوێرەی فەرمانەکانی خوای گەورە و لە چوارچێوەی ڕێنمونی و ئاماژەکانی خۆیدا. تا ئێرە لایەنێکی بابەتەکەمان خستە ڕوو، واتە دەمانەوێت لە بەرامبەر ناسین و زانینی خوای گەورەدا کاری نەگونجا و بێجێ نەکەین و لە چوارچێوەی ئاەتە ڕوونەکانی خۆیدا و لە ژێر ڕووناچی ئەو تیشکانەی پێغەمبەری سەردارمان صەڵی الله عەلەیه وسەلەم پەخشی کردوونەتەوە، وەک ئەوەی لێمان داوا کراوە پەرستشی ذاتی بەدیهێنەر بکەین و بە دوای ڕازیبوونی بەدیهێنەردا وێڵبین. بینە سەر لایانی دووەمی بابەتەکە، مرۆڤ هەمیشە لە بوارە بازرگانی و زانستی و هونەری و کشت و کاڵی و بەرهێنیەکانیدا پێویستی بەڕابەرێک و بەو شتانە هەیە کە لەو ڕابەرە فێریان دەبێت. بۆ نمونە با بڵین هەر یەکێک لە ئێمە خاوەن کارێکە، یەکێکمان کارگەی هەیە و کوتاڵ بەرهەم دەهێنێت، یەکێکمان خەریکی کاری قاڵبکاریە و یەکێکی دیکەش وردەواڵە دەفرۆشێت، یەکێک دێت لە بەرامبەر خۆی دامان دەنیشێنێت و لە پێناو قازانج و سوودی ئێمەدا و لە پێناو ئەوەی لە کارەکانماندا نەخەڵەتێنرین و دەستورە بازرگانیەکان باش بزانین دەڵێت تۆ دەبێت ئەم کارە بەو جۆرە بکەیت. ئەمە هەم پێویستیە و هەم شتێکی بنچینەییە. ئەگەر دەتەوێت کارەکەت زۆر بەباشی بکەیت و بەرهەمێکی باشت هەبێت، دەبێت هێزی کار و وزەی مرۆیی زۆر بەباشی بەکاربهێنیت و لە فڵان شوێندا ئاگاداری ئەم خاڵانە بیت و فڵان و فیسارشت بکەیت. ئەگەر ئێمە بە ئەندازەی گەردی لە یەک ویژدانمان هەبێت، گوێ لەم مرۆڤە خێرخواز و دڵسۆزە دەگرین کە لە پاداشتی ڕێنمونی و ئاگاداریەکانیدا داوای هیچ ناکات و گرنگی بە قسەکانی دەدەین و هەوڵ دەدەین شتەکانمان بە گوێرەی داواکاریەکانی ئەو ڕێک بخەین. جا هەر وەکو ئەم نمونەیە وایە، بە هەمان جۆر ئەگەر ئێمە ئەو بەندایەتی و پەرستشانەی ئەنجامیان دەدەین بە ئارەزوو حەزی شێواوی خۆمان نا، بەڵکو بە گوێرەی ئەو شێوازی پەرستشانە بێ کە ئەو دایڕشتون و لە هەر یەکێکیاندا بۆ گەشتێکی جیاوازی ئاسمانی ئامادەمان دەکات و لە هەر یەکێکیاندا ڕۆحی جیاوازی میعراج هەیە، ئەو کات دەبینین کارەکانمان وەک ئەو گوڵە گەنمەی یەک بە حەوت بەرهەم دەدات بەرەکەتیان دەبێت. خۆ ئێمە چوزانین لەوانەیە لەو کاتەدا کە دەڵین ئەڵڵاهو ئەکبەر پەنجەمان بەر پلاکی جیهانەکانی ڕەحمەت بکەوێت و ڕۆحمان بەو وشەیە بەڕووی ئیلهامەکاندا بکرێتەوە. لەوانەیە لەو کاتەی سوورەتی فاتیحای پیرۆز دەخوێنین بە کلیلێکی ئەفسوناوی قوفڵێکی داخراو بکەینەوە. چێ دەزانێت لەوانەیە لە ڕوکنە جیاوازەکانی نوێژدا یاخود بە ئەنجامدانی پەرستشەکانی دیکە چەندین دەرگای نهێنی بکەینەوە. بەڵێ، دەتوانین بڵێین ئەو کاتەی دەڕووینە سوزدەوە
هەموو ڕێگا سەختەکان لە بەردەمماندا تەخت دەبێت و هەموو دەرگاکان بەڕووماندا دەکرێنەوە. دەتوانین بڵین کە دوعاکانمان بۆ لای ئەو بەرز دەبێتەوە و هەناسەکانمان دەگاتە نەزدی ئولوهیەت و مەلایکەتە بەڕێزەکان چواردەورمان دەتەنن. چێ دەتوانێت بانگەشەی ئەوە بکە کە ئەم شتانە ڕوونادەن؟ چەندین فەرمودەی نورینی پێیانبەری ڕازگۆ صلی الله عليه وسلم هەن کە ئەم قسانە پشت ڕاست دەکەنەوە. کەواتە ماقوڵترین شێوازی بەندایەتی ئەو شێوازەیە کە خوای گەورە بۆی باس کردوین، چونکە ئەو خوایی کە مرۆڤی وەک ئامێرێک دروست کردووە خۆی باشترین شێوازی کارکردنی ئەم ئامێرە دەزانێت و دەشزانێت بە چ شێوەیەک زۆرترین بەرهەم دەدات، هەم بۆ دنیا و هەم بۆ ڕۆژی دواییش. ئەگەر کەسێک ئامێرێک یاخود کارگەیەکی دروست کرد بێت و لەگەڵیشیدا نەخشەی کارکردنەکەی دانابێت، ژیرانەترین شێوازی بەڕێوەبرنی ئەو کارگەیە ئەوەیە کە بەپێی نەخشەکە بێت. بەم پێودانگەش ژیرانەترین شێوازی بەندایەتی لەو چوارچێوەیەدایە کە پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم فێری کردوین و لەگەڵ فەرمانەکانی خوای گەورەدا تەبا و گونجاوە. خوای گەورە ئەم شتەی بە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بەخشیوە. لەناو ئومەتی محەممەدیشدا بەوانەی بەخشیوە کە ئاگاهیەکی تەواویان بە بەندایەتی هەیە و لەوانەشدا بەتایبەت بەو کەسانەی بەخشیوە کە لە سەردەمە جیاوازەکاندا لە نوێکردنەوەی ئایندا خزمەتیان کردووە و چاویان بەڕووی حەقیقەتدا کردووەتەوە. بەرامبەر بەمە تەنها دەتوانین بڵین هذا من فضل ربی یاخود من فضل ربنا. بەڵێ ئەمە تەنها بەخششێکی خوای گەورەیە بۆ ئێمە. داواکارین خوای گەورە هەروەک چۆن بە لوتفی خۆی ئەم چاکەیەی لەگەڵدا کردوین، ئاوەهاش بە لوتفی خۆی بەردەوامی بەو بەخششەی بدات. ئێمەش وەک دوعاکەی پێغەمبەری سەردارمان صلی الله عليه وسلم دەپاڕینەوە و دەڵێین اللهم لا تكلني إلى نفسي طرفة عين ولا أقل من ذلك